سەرتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دیزاری زایەکانی دادخوازی سنا لەگەڵ بنەماڵەی نەمەر عالی حەیدەریان، دەست بەسەرکردنی نۆ هاوڵاتی لە شاهین دژ و بۆکان، ناڕزایەتی بنەماڵەی توشکوانی ئۆتیسم لە قۆم، دەست بەسەرکردنی دوو هونەرمەندی دژبەری ڕۆژیم لە شیراز، خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان، کۆژرانی 6 کرێکار لەلایەن ئیسلامگەرەکانی پاکستان. درێژە هەواڵەکان. دیزاری جایەکانی دادخوازی سنا لەگەڵ بنەماڵەی نەمەر عالی حەیدەریان ڕۆژی پێنجشەممە 20 گوڵانی 1403 هاوکات لەگەڵ ساڵیادی لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر و هاوڕێکانی دایکانی دادخوازی سنا سەرزانی بنەماڵەی عالی حەیدەریانیان کرد. بەپێ راپۆرتەکان دایکانی شۆڕشی ژینە لە ساڕۆژی لە سێدارەدانی شرین ئەلەمهۆلی فەرزاد کەمانگەر عالی حەیدەریان و فەرهاد وەکیلی لە 19 گوڵانی ساڵی 1380 هەساوی بەوە دەستەوە گرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم لە ماڵی عالی حەیدەریان کۆبوونەتەوە و یەکگرتووی خۆیان بۆ داخوازی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان دووپات کردەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. گیانەدەستانی کۆڵبەرێک بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان کۆڵبەرێکی خەڵکی ناوچەی نەلاستی سەر بە شاری سەردەشت بە ناوی سالار ئەحمەدی بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت گیانی بەخت کرد. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی هەنگی مەرزی سەردەشت کۆڵبەرانیان بە چەکی دۆشکە داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامیەوە چەقەکردنەدا کۆڵبەرێکی خەڵکی ناوچەی نەڵاس بە ناوی سالار ئەحمەدی تەمەن 23 ساڵ گیانی بەخت کردووە. دەست بەسەرکردنی نۆ هاوڵاتی لە شاهین-دژ و بۆکان لە ڕۆژانی ڕابردوودا 4 هاوڵاتی خەڵکی شاهین-دژ و 5 شارۆمەندی خەڵکی بۆکان بە بیانووی بەشداری لە ڕاوڕسمەکانی نەورۆز لەلایەن ناوەنجامیەتیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان 4 هاوڵاتی خەڵکی گوندی حاجیاوای سەر بە شارستانی شاهین-دژ بە ناوەکانی عوسمان عەباسی، ڕەحمان خۆسرەوی، هێمن عەلیزادە و شەهرام سوڵتانی لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەرکراون. لە لایەکی دیکەوە 5 شارۆمەندی خەڵکی بۆکان بە ناوەکانی ئێدریس حاجی ڕەسوولپوور، ئیبراهیم حەمزە لە بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینە، ڕەشید ڕەحیمی، شەهرام نانوە و تاهێر پاشناو نادیار بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن نێزارەتی دەسەڵاتەوە ڕفێنراون و 20 زانیاریەک لەسەر شارەنووسیان لەبەردەستانیە. لە سێدارەزانی 4 بەندکراو لە زیندانی ورمێ بەیانی پێنجشەممە 20 گوڵان حکمی عەزامی 4 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بەنقەست لە زیندانی ورمێ جێبەجێکرا. بەپێ راپۆرتەکان 4 بەندکراو بە ناوەکانی حەسەن عەرەبی، عەبدوڵڵا حەسەنزادە، حەسەن چوپانی و تاهێر پاشناو نادیار کە پێشتر بە تۆمەسەکانی کوشتنی بە ئەنقەست و بازرگانی بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوون لە زیندانی ورمێ لە سێدارە دراون. بانکرانی مەتین حەسەنی بۆ دادگای بۆکان. مەتین حەسەنی لە بریندارانی چاوی شۆڕشی خەزەڵوەری 98 لە شاری بۆکان لەلایەن لەقی 101 دادگای گشتی و ئینقلابیە و شارە بانکێشکرا. بە پێزانیاریەکان داوا لە مەتین حەسەنی کراوە تاکو ڕۆژی 27 گوڵان بە مەبەستی بەرگری لە خۆی سەرزانی ئەو ناوەندە قەزاییە بکات. نابراو لەلایەن ناوەنجامیەتیەکانەوە بە هاندانی خەڵک بۆ توندوتیژی، تێکدانی ئاسایشی گشتی و تەبلیغ دژی نیزام تۆمەتبار کراوە. سووتانی چەندین هێکتار لە مەزرای گەنمی کەشاوەرزان لە دێهلۆران ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان چەندین هێکتار لە مەزرای گەندمی کەشاوەرزان لە گوندی بەردیسەر سەر بە شاری دێهلۆران بەهۆی ئاگرکۆچنەوە لەناوچووە. بە وتای گوندنشینانی دێهلۆران نەبوونی ڕێکخراوی ئاگرکوژێنەوە لە ناوچەکە و دەست ڕاننەگەیشتن بە ئامێری دامرکانەوەی ئاگر بۆتە هۆی تەشەنەکردنی ئاگرەکە و خەڵک بەدەستی بەتاڵ هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیان داوە.
کۆبوونەوەی کرێکارانی شارەزایی لە زاهیدان. ڕۆژی پێنجشەممە 20 گوڵانی 1403 کرێکارانی شاغەڵ لە شرکەتی زاریس لە شارەداری زاهیدان لە ناڕزایەتی بەرنەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی سەر بە شرکەتی پەیمانکاری زاریس لە زاهیدان ماوەی 3 مانگە حەقدەست و مەزایایان وەرنەگرتووە و بەڕێوەبەرایەتی شرکەت لەسەر فیشی حقوقی مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردووی کرێکاران 1 ملیۆن تمەنی کەم کردووە. پاش بە دووەداچوونی کرێکاران دەرکەوتووەکە حسابداری شرکەت ئەو پارەیەی بۆ ئەکانتی بانکی خۆی گواسووەتەوە. ناڕزایەتی بنەماڵەی توشبووانی ئۆتیزم لە قۆم. ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان بنەماڵەی توشبووانی نەخۆشی ئۆتیزم لە شاری قۆم کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفسەکانیان بوون. بە پێزانیاریەکان دەرمانی توشبووانی نەخۆشی ئۆتیزم دەستناکەوێت و بەڵێنەکانی وەزارەتی بەهداشت بۆ دابینکردنی دەرمانی پێویست و حمایەت لە بنەماڵەکانیان جێبەجێ نەکراوە. هەروەها وەزارەتی ئامۆزش و پەروەرش پێشتر بەڵێنی دابوو ئیمکاناتی پەروەردە بۆ منداڵانی توشبووی ئۆتیزم دابینکات، بەڵام هیچ هەنگاوێکی کردزەوەی هەڵنەگرتووە و بنەماڵەکان ناچارە منداڵەکانیان ببەنە ناوەندە خصوصیەکان و ئەویش پارێکی زۆری دەوێت کە بنەماڵی توشبووان توانایی پەرداختیان نییە. کۆبوونەوەی بنەماڵەی 4 بەندکراوی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئیسفەهان. شەوی پێنجشەممە 20 گوڵان بنەماڵەی 4 بەندکراوی مەحکوم بە ئیعدام بەمبەستی ڕێگری لە بەڕێوەچوونی سزای سێداری ڕۆڵەکانیان لە بەردەم زیندانی دەستگردی ئیسفەهان کۆبوونەوە. ڕۆژی دووشەممە 17 گوڵان 4 بەندکراو بە ناوەکانی مستەفا ئاقا محەممەدی، مەسعود ئیستەکی، جەعفەر حسەینزادە و مەجید ڕەزایی بەمبەستی جێبەجێکردنی سزای ئیعدام ڕەوانێ بەندی تاکە کەسی زیندانی دەستگردی ئیسفەهان کران. پاش گواستنەوەی ئەو 4 بەندکراوە بۆ بەندی تاکە کەسی، بەندکراوانی دیکەیەوە زیندانە ناڕزایەتیان دەربڕی و لەگەڵ هێرشی گاردی ئەمنیەتی زیندان بەڕەڕووبوونەوە. شەوی پێنجشەممەش بنەماڵەی ئەو 4 بەندکراوە لە بەردەم زیندانی دەستگرد کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی حکومەکانیان بوون. دەستبەسەرکردنی 2 هونەرمەندی دژبەری ڕۆژیم لە شیراز. ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان 2 هونەرمەندی بواری ڕاپ بە ناوەکانی دانیال مقەدەم و وەفا ئەحمەدپور ناسرا بە وەفادار لەلایەن ناوەندەمنیەکانەوە لە شاری شیراز دەستبەسەرکران. بە پێزانیاریەکان ئەو 2 هونەرمەندە بە تازەی کلیپێکیان بە ناوی ئامادە باش بڵاو کردەوە و تێدا ڕەخنەی توندیان لە دەسەڵات گرتووە. پێشتریش وەفا ئەحمەدپور بەهۆی خوێندنی ئاهەنگێکی ڕەخنەگرانە دەست بەسەر و بەدانانی وەسێقە ئازاد کرابوو. ڕۆژی ڕابردوو ئەو 2 هونەرمەندە بە بێبەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان لایەنگرانی فەلەستین لە وڵاتەکانی ئەمریکا، سوئید، ئیتالیا، هۆلەند و ئیسپانیا لای جینۆسایدی گەڵی فەلەستین ناڕزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. بەپێی ڕاپۆرتەکان بوومیانی ئەمریکا لە ئاسمایسەکانی ئەمریکا لە دەوڵەتی ئیسرائیل ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری تەحریمی تەسلیحاتی ئیسرائیل بوون. هاوکات لە چەند زانکۆی ئەمریکا خوێندکارانی لایەنگری فەلەستین درێژیان بە مانگرتندا و لە وڵاتەکانی هۆلەند، ئیتالیا و ئیسپانیاش لایەنگرانی فەلەستین ڕژانە سەر شەقام و هەرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزەیان بە توندی شەرمەزار کرد و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. لە مالمۆی سوئید لایەنگرانی فەلەستین لە بەردەم فستیڤاڵی یۆرۆژن کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئاگربەستی هەمیشەی لە غەزە بوون. دووە هەواڵ کوژرانی 6 کرێکار لەلایەن ئیسلامگەرەکانی پاکستان. ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان 6 کرێکار لە بەندەری گوازەری پاکستان لەلایەن چەکدارانی ئیسلامگەرەوە بە دەستڕێژی گولە کوژران. بە پێزانیاریەکانەوە 6 کرێکارە پیشەیانە ڕایژگەری بووە و لە بەندەری گوازەر کاریان کردووە، بەڵام پاشتەوابوونی کارەکەیان لەلایەن چەکدارانی ئیسلامگەرەوە لەسەر شەقام دراونەتە بەر دەستڕێژی گولە و دەست بە جێگیانیان لەدەستاوە. شاینی باسەکە پێشتریش چەند ئەندازیاری چینی لەلایەن تونداژوە مەزهەبیەکانی پاکستان بە تەقەی ڕاستەوخۆ بوونەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.